ئەم بەیانە سەعات تقریبان 6 و ئەم ناوە بووە سەگ هاتووەتە ناو گەلە سەگ هاتووتە ناو پەلەوەرەکانمان تر زەرەرێکی زۆری لێیاوین و خۆم سەعات تقریبان 9 بوو هاتمە ژوورەوە دەرگام کردووە سەیرەکەم هەمووی کەوتووە بەو ناوات. کاتژمێر 6 ئەم بەیانیە کۆمەڵێک سەگی بێلانە پەلاماری ماڵی هاوڵاتیەکیان داوەوە سەر و 200 پەلەوەریان لە ناو بردووە کە ئەمانەی لێرەیان بەشێکی ئەو پەلەوەرانن و بەشێکی کەشیانی فڕێیاوە. من قسە و باسی زیاتر لەگەڵ خاوەن ماڵەکەیە کەم کاکسامان سڵاوت لێبێ باسێکی ئەم حاڵەتەمان بۆ بکە چۆن بووە. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم دەستخۆشیتان لێگەم کە هاتم بەدەنگمانەوە. وەڵا ئەم بەیانە سەعات تقریبان 6 و ئەم ناوە بووە سەگ هاتووتە ناو گەلە سەگ هاتووتە ناو پەلەوەرەکانمان تر زەرەرێکی زۆری لێیاوین و خۆم سەعات تقریبان 9 بوو هاتمە ژوورەوە دەرگام کردووە سەیرەکەم هەمووی کەوتووە بەو ناوات. سەگ هەر بڵێ مریشکیە قازە ماسی ئەڵمانیە مرە چینیە شامیە هەموو نوعی تایەتر قەلیتایە تر هەمووی لەوە ناوا کەوتو بوو. تر منیش وەجبەیەکم کۆ کردووە فڕەما وەجبەیەکتم پەیجمەیە خۆم لە پەیجەکە دام بەزایتر بعضێک کەناڵشت تەلەفۆنیان بۆ کردم برادر و ڕەفیق برادر تابی دە بە کەناڵەکان لەبەر چی لەبەرەوە سەگی بێلانەیە زۆرێ لە مناوات لەبەرەوە مناڵی یەکێ نەخوات قەبێلەکە لە مناڵیەکێک یام زەرە لە ماڵێ نەیە لە عایلەیەکی تر نەیە هەزار مناڵی تێیان گەڕێک کاکە شەو هاتە ماڵیەکی بەیانیە بە ڕۆژە پەلەماری مناڵە چێ بۆ مەکتەوە دوو مەکتەبی تایە لە ناو پەلەماری مناڵێکی یا و بەیانێ زۆر چی بکەیت قەپی لێ بگرێتەوەوانە دێت ئێمەی داوا لە حکومەتی هەرێمەکەین بێ بەهانامان و کاربەدەسانی هەڵەبجە بێن بەدەزم سەگانە لابن کاکە ئەم سەگانە دوورخەنەوە لەم خەڵکە مناڵێکی کێشەمان پەلەوەرەکانی خۆمانێ کێشەمانەوەیە زەرە لەو مناڵێنەیە قەبێ ناڵێ نەگرێت پیاوێکی بەتەمەنە یان ژنێکی بەتەمەنە چێتە دەرەوەی شوکاری بە بەیانێ زۆر مناڵە چێ بۆ مەکتەب پەلەماری مناڵێنەیە قەبێک گازی لە مناڵێ بگرێت. کاکسامان زەرەر و زیانەکە بە چەندێکە خەمڵێنی و جۆری پەلەوەرەکان چی بوو چکە پێم وایە پەلەوەری زۆر دەگمەن و گران بەهاشی تایە. بەڵێ پەلەوەرەکان تقریبان مەملیۆنی 3 ملیۆن دینارە خەمڵێنێت 3 ملیۆن دینار زەرەری لایەن قازی ماسی ئەڵمانی تایە و چین و ماچینی سووری تایە و قازی هین کوڕە مریشکی شامی تایە و کەڵەشێری شامی تایە و مرایی مۆسکۆفی تایە و بەڵێ قازە ماکسە ئەڵمانیەکان جووتیان 300,000 شامیەکان ژێ بە گەڵایەکە بە $50 بە $100 هەرێکی و سعری خۆی هەیە. ئەمە پێم وابێ یەکەم جاریش نییە بەم شێوازە پەلاماری پەلەوەری تۆ ئەیان. بەڵێ من 2019 بوو تقریبان شامیم هەبوو زەرەری 18 وەرەقیتریان لێ ئامار کێشەم پارەکە نییە بەس مەبەستەکەم لەوایە ئەگەر بەیان دووبانی سەگێکیش بکوژیت تەسویریکەی هەم بڵاوی کە دویان هەموو ڕێکخراوەکانیانە سەرخەت و شکاتی لەکەن یەکسەر پۆلیسێتە بەرقاپێک قۆڵبەست دەکەن و ئەوبن ئەی کاکە ئەدەی کێ ئەدەیسە کێ ڕێکخراوەیە بەدەمیونەوە لەمە بکۆڵێتەوە یان قەپێ بگرێت لە مناڵی یەکێک زەرە لە مناڵێکێ بە یان پیاوێکی بەتەمەن نەخێر نایێت ئەدەیسم ڕێکخراوێت زانام چ ڕێکخراوێت سەیرێکی ئەمانە بکات بزانام کام ڕێکخراوە هاتووە دەن خۆ لە پەیجی خۆما بڵاو کردو 5,000 فۆلۆوەرم هەیە کی هاتووە کەس نایەت.